بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار دەرفەتی ئەمانەتی پێبەخشین و ئەمجارەش هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست. ئازیزانم، ئێوە لەگەڵ سروشتی بەرنامەی ڕوانگە ڕاهاتون هەر جارەی بابەتێک باسەکەین و هەوڵەدین قوڵ بینەوە لە بابەتەکەوە بۆ ئەوەی ئەو گۆشە نادیارانەی کە لەو چەمکە یاخۆت با بڵێن لەو دیاردە هەیە گۆشەکانی دەربخین. قسەکردنی ئەم جارەمان بریتە بێ لە قسەکردن لەسەر وەسیەت. وەسیەت ئەگەر چی ئێمە لە ڕوانگەی ئاینەوە لە ناو ڕوانگە ئاینەکەش زۆر ڕەبتمان کردوەوە بە مردن و بەر لەوەی کە مردن یەخەیەکێک بگرێەوە کۆتایی بە تەمەنی بێ ڕەنگە کەسێک وەسیەت بکە. بەس قسەکە لەسەر ئەوەیە ئایا بەس ئەمە وەسیەتە یاخود وەسیەت پەیوەستە بە کۆ ژیانکردنی ئێمەوە. ینی وەختێک کە تۆ لە مزگەوتێکا دانیشی لەبەردە مامۆسایەکی ئاینیە و وەعزت بۆ ئەکاوە وەعزت دەیاتێ لەوەی کە ڕات دەستپێرێ بۆ ئیشێک ڕەنگە وەسیەت بێ و ئەو لەحزەی کە سیاسیەک بۆ هێزە سیاسەکەی یاخود با بڵێن بە هەوادارەکانی ڕاستپاردەیەکی هەیە ئەمە ڕەنگە وەسیەت بێ و لە کای کۆمەڵاتیەکان وەختێک کە کەسێک بە ئاوا بڵێن لە مەجالێکە ئامۆژگاریەکە دەکا یاخود با بڵێن ڕات دەستپێرێ بۆ ئیشێکی دیاریکرا و ڕەنگەمە وەسیەت بێ کەواتە وەسیەت بە جۆرە لە جۆرەکان مانایکی فراوانی هەیە و کۆی ژیانکردنی ئێمە لە با بڵێن لە کاتێکا کە ئێمە لە حاڵی حازراین و هەروەها لە حاڵی ژیانکردنین بۆ هەیە وەسیەت سەرجەم ژیانی ئەمەدا بۆشێ. ئەم بابەتە تاوتویەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجێنی شارەزا لە فکری ئیسلامی. زۆر بەخێربێی کاک دکتۆر. دەمەوێت زۆر بە پرسیارێکی سادە دەست پێ بکەین، ئەوش ئەوەیە کە وەسیەت چییە و ئینسان بۆ وەسیەتەکە و لە چ کاتێکە ئەسڵن ینی وەسیەت زەرورە و ینی ئەبێ ئەمە ئاگەمان لەوە بێ کە بە جۆرە لە جۆرەکانەوەی کە وترێ وەسیەت بکەین بۆ نمونە. ینی دەمانوێت لەسەرەتا چۆنەڵی ئەوە بزانین بە چی دەوترێ وەسیەت و لە چ کاتێکیشە ئینسان پێویستی بەوە هەیە کە وەسیەت بکات. بە ناوی خۆی بەخشندەوە میهرەبان. سەرەتا دەستخۆشی لە بەڕێستانەکەم. ئەم بابەتە بابەتێکی چەند لایەنەیە. یەکەم بابەتێکە لە ڕووی فقی ئیسلامی قسەی لەسەر کراوە، بابەتێکە هەم لە ڕووی پەروەردەی و لە ڕووی پرۆسەی ئامادەسازی مرۆڤی شۆ دیسان تەدا دەخالەتی هەیە قسەی لەسەر کراوە، بابەتێکە بەڕەهەندی جیاواز لە ژیانی ئینسانە جێبێتەوە. سەرەتا ئەتوانین بڵین کاتێکە خی گەورە ئەم پەیامە ئەنێرە بۆ کۆکردنەوەی ئینسان، لە کۆکردنەوەی ئینسانیشا یەکێک لەو پرۆسە لەو پرەنسیپانەی کە زۆر داکۆکی لەسەرەکە پرۆسەی پێکهێنانی خێزانە. خێزان دوو جەمسەر لە دوو لایانی کەمی دوو جەمسەرە، جەمسەرێکی دایک و باوکە و لەوانیشەوە ئەگەر دایک و باوکێک حتمما دایک و باوکی تریان هەیە، برا و خوشک و مامیان هەیە، هەموو ئەوانە پێکەوە کاتێک ئەبنە خێزان ئەمانە هەموو کۆ بنەوە دەوری خێزانە ئەبنە خێزانە بنە ماڵەیەک. لە ئیسلامە یەکێک لەو بنەماسەرێکیانەی کە خێزانی پێک دێبێتێت لە سۆز و میهرەبانی. سۆز و میهرەبانی بەرامبەر تاکەکانی خێزان ئەمجا ئەبێ لێوە سەرواز کا بۆ دەوروبەرەکە و کۆمەلگا و تاکانی هەموو کۆمەلگا. ئەم سۆز و میهرەبانیە نابێت تەنها قسە بێ، ئەبێ بێتە کردار. بۆیە باوک و دایک لە ماوەی ژیانی خۆیانە بە کردار لەگەڵ مناڵەکانی خۆیانە لەگەڵ گەورەکانی خۆیانە بە فعلی جێبەجێەکەن. بەڵام کاتێکە ئەگاتە دەرەنجامێک کاتێ شوێنێک کە ئیتر ئینسان لە دنیا دەرەچێ ئەبێ ئەم سۆز و میهرەبانیش بۆ دوای مردنیشان ڕەنگێک هەر باتەوە، چونکە تەنها لە ژیانە نا تەنها لە ژیانە بووە و ئیشی پێی بووە بەرژەوەندی پێی بووە خزمەتی کردووە یا سۆزی بۆی هەبووە. ئەگەر مردیش ئەبێ دیسان سەروازێ بکات ببینین کە ئەم سۆز و میهرەبانی باوکایەتی یا دایکێک یا برا یا خوشکێک یا مامە یا خاڵە یا باپیرە یا نەنکێک، سۆز و میهرەبانی خودی خزمایەتی و قەرابەتەکەیە، نەک سۆز و میهرەبانی لە ئەنجام و دەرەنجام و لە بە هۆکاری بەرژەوەندیەکەی خۆی دی کە بیشی پێی بووە. خۆ ئەوەش بەشێکەتیایە بەڵام هەمووی ئەوە نییە. لەم ڕاهەندەوە کە سەرنجی بین وەسیەت ئەبێتە بابەتێک لەو بابەتانەی کە تەواوکەری پرۆژەیەکی خۆشەویستی و میهرەبانی خێزانداریە بۆ کۆکردنەوە و کۆکردنەوەی تاکانی خێزان و دەرکەوتنی وەفا لە ژیانی تاکەکەیە کە لەگەڵ کەسەکانی خۆیانژیاوە. بەڵام وەسیەت گوتمان ڕاهەندی جیاوازی هەیە، ڕاهەندێکی هەیە کە لە ڕووی زبانیەوە لێوەرەگیرێ
وشەی وەسیە بەمانە عەهد هاتووە پەیمان، وشەی وەسیە بە واتایی شتێک کە کەسێک بەرامبەر کەسێک شتێک ئەنجامەدەی لەگەڵ ئەوەشا کە ئیشەکەی بۆ ئەەکەی بەڵام جۆرێک یانی ئەحسانێکی بەرامبەرەکەی کارێکی بەرامبەرەکەی لەگەڵەوەشا جۆرێک لە موعیزەت بۆی هەیە، جۆرێک لە سەرزەنش، جۆرێک لە ڕاکێشانی سۆزی، جۆرێک لە ڕاستکردنەوە. بۆیە وەسیەت زۆر جار هەیە لە قورئان لە ڕاهەندە پەروەردەیەکە ڕاستکردنەوەی هەڵەیەکی پێشترە. کەسێک هەیە هەڵەیەکی تێدایە بە وەسیە دوو لایەنە پێکە، لایەنێکیان چاکێکی بەرامبەر ئەنجامەدا، لایەن دومیشان وەعزێکە بۆ چاکردن و چاکسازی ئەو لایەنە خراپە. مەسەڵەن بۆ نمونە کاتێ باسی گەلانی پێشترەکە قورئانی پیرۆز گەلەکانی پێشتر وایان کرد، بەڵام فەرمێ والذی ئەوحەینا ئیلەیک ووەصەینا به نوحا. ئەو بۆچی وەصەینا به نوحا؟ چونکە گەلەکەی دیارە جۆرێک لە لاساریان هەبوو بەم وەسیەتە خوای گەورە کە نادوێتی هەم قازانجیشی بەرامبەر گەیاند و چاکەی بەرامبەر کردوون لە هەمان کاتا لاریکیش کار بۆ پێ ڕاستکردوونەتەوە. ئەمجا سەیدنا ئیبراهیم و نوح و هەمووی خوای گەورە عیسا و موسامی ڕیزەکە پەروەردگار لە پێغەمبەرەکان کە هەموو ئەم ئاینە بۆ تۆ هاتووە پێشتر لەلای ئەوان بوو، بۆ ئەوانشمان نردووە جۆرێک لەمە هەم وەسیەتی ئێمە بوو بۆ ئەوان چاکە بوو بۆیان هەم بۆ ڕاستکردنەوەی. بەس دکتۆر لێرە هەست بەوە کرد کە وەسیەت بریتێ لە ڕاستپاردن، یعنی ڕاستپاردەیەکە لێرە. قسەکەم ساگە بەمگەمە سەر ئەو قسەیە کابوو بۆیە کاتێ لە زبانی عەرەبیە کاڵێن وەسیە بە شوێنە گەڵێن زەویەک کە تۆ زەرعاتێکت تیاکرد بێ یاکەی پڕ بێ، گیاکەی پڕ بە پاڵەنداوێ بێکەوە بەواڵێن ئەرزێکی مووسیە، یعنی بۆ ئەو گیایی کە تیاتا ڕواندووە هەمویان پڕن و پاڵیشان لێک داوە بەرهەمدارە. لێرەوە کە سەرنج بین قورئانی پیرۆز ئەم وشەیە بەکارەهێنێ بەم ڕاهەندە مەعنا لۆغەویە و ڕاهەندەی ئیسلاحیەکەشی کەوتم هەمدوو شتێکە کە ئیدا بە ئینسان چاکێکە بەرامبەر ئینسانێکە لە دەرەنجامیشە بۆ ئیسلاح و چاکسازیەکە حتمما ئەوێ هەڵەیەک هەیە خراپەیەکی لە کۆمەلگا لای بە. کاتێک ئەسەرنج بین وەسیەت دوو جۆرە، وەسیەتێکمان هەیە کە وەسیەتێکی معنەویە، ڕاستپەدەکە شتی معنەویە، شتی کرداریە، بۆ معنای مەسەڵەن پرۆسێکی پەروەردەیەک و ئاپەیامێکە بۆی نردووی، حکمێکی شەرعیە بۆی نردووی، ئەمە پێڵەن وەسیەتێکی معنەوی کە لە بابی وەسیەت جێبێتەوە کە باسی ئاین و نادنی دینەکان و پرەنسیپە ئاینەکانە. لایەنێکی تری هەیە کە وەسیەت لایەنی مادیە، ئەو لایەنە مادیە کە بریتە لە دابەشکردنی سامانێک کە کەسێک هەیەی بە دەوروبەرەکەی خۆیان، ئەمەیان پێڵە وەسیەت بەڵام بە معنە مادیەکەی بە لایەنی مادی. ئەمیش بە هەمان شێوە هەمان ڕاهەندیتایە، چونکە کاتێک ئەو کەسە کە ماڵەکەی خۆی لە پێش بردننی خۆیدا وەسیەت ئەکا بۆ دوای خۆی بدەن بە فڵان و بە فڵان، هەم ئیحسانێکی تایە بەرامبەر کەسێک وام ئەمرێکەدە دەستی وەرەسەکانی کە ئیشێکی بۆ جێبەجێکەن لە هەمان کاتیشا جۆرێک لە سۆز و میهرەبانی داوە بە دەوروبەرەکەی خۆی و لەمە هەمان کاتە بەرامبەرەکەشی هەستەکا بۆی کە لەگەڵ ئەما بێ قەرابەتە نەبچڕێنێ دوای مردنی ئەم خزماتەکە تەواو نەبووە، هێشتا هەر بەرقەرارە بەردەوامە چووکە لەبەرەوەی ئەم وەفایەکی بەرامبەری هەبوو. کاک دکتۆر ئەگەر ینی سەیری قورئان بکەیت، قورئان زیاتر لایەنە معنەویەکەی وەسیە، ینی وەسیەت مەسەڵەن ئەگوازێتەوە وەکو کاروکردەوەی باش، وەکو چوزانم ئەوەی کە ینی لانی کەم ینی کاریگەریە بێت لەسەر ژیانی دەوروبەر و تەجاوەزی ئەو لایەنە مادی ئەواناکە. قسەکەمان لەسەرەوەیە قورئانی پیرۆز زیاتر گرنگی بە لایەنە ڕۆحی و لایەنە معنەویەکەی بواری وەسیەدا یاخود لایەنە مادیەکەی. لە ڕاستیدا ئەگەر چینەوە بۆ تەفاسیلی ئاەتەکانی قورئانی پیرۆز و سەرژمێرێکی وشەی وەسیەت لە قورئانە بکەین، سێرچێکی ئاوا بکەین لە قورئانی پیرۆزە، ئەبینین زۆرترین وشەی وەسیە لە لایەنە معنەوی و لایەنە پەروەردەیەکە زۆرتر هاتووە. لایەنە مادیەکە تەنها دوو ئاەت ئەپەڕێسی ئاەت بن، باقی تریان هەمویان بابەتی پەروەردەییە، بابەتی نادنی پەیامە کە ئەم پەیامە ئاسمانیە چاکسازی لە کۆمەلگا دروستەکە لە تاکەکان و دەوروبەرەکەشە. چونکە قورئانی پیرۆز جەخت لەسەر هەموو حکمێکی شەرعی کە هەمانە هەرچی حکمی ئاحکامی شەرعی هەیە لە قورئانە، وەکو چۆن ئیسلاحی لایەنێکی لەوانە مادی بکە یا کۆمەڵایەتی بکە یا لایەنێکی سیاسەکە لە هەمان کاتە ڕاهەندی پەروەردەییش تیا مەبەستە. يعني هیچ حکمێکی شەرعی نییە لە شریعەتی ئیسلامە لە قورئانی پیرۆزە هات بێ و لایەنە پەروەردەیەکە تیا مەبەست نەبێ، چونکە ئەم ئەساس لە ئەحکامی شەرعیە و ئەساس لە بڕیارە شەرعیەکانی خوای گەورەدا چاکردنی ئینسانەیە. ئەی چاکردنی ئینسان تەنها بە زەبر و زەنگ و بڕیاردار نابێ، وەکو چۆن پێویستەکە بڕیاریشی بۆ دەکەی لە هەمە کاتە پێویستەکە زەمینەیەت لەبارکەی بۆی ئەم بڕیارە قبوڵکە. مەسەڵەن بۆ نمونە کاتێکە لە بابی وەسیە، لە بابی وەسیە سەرنجەی لە قورئانە کە باسی لایەنە مادیەکە کە حکمێکی شەرعیە، ئەو کەسە پارەی خۆی هەیە وەسیەت کا بۆ دوای خۆی، لە باسی چۆن ڕۆژوو باسی فەرزبوونی ڕۆژوەکە بە هەمان دەستەواژە باسی وەسیەتەکە. یا الذین آمنوا کتب علیکم الصیام، وانە
أو كتب عليكم يشاو إذا حضر وانية أو يبهم لأداة وصية أو يبها ماشي باسي كتباك بو كتبا هنا چونکە هەردووکیان ڕەهەندە معنەویەکەتیانە زۆرتر بەدەرترێتە لە ڕۆژوە ڕەهەندی معنەوی ئەگە ئینسان چاکسازی کرد ڕەهەنە مادیەکەش حتمما بەرجەستا بێ ڕەهەندە فعلەکەش بەرجەستا بێ کاتێککە ئینسان نفسی خۆی ئیسلاح کرد لەگەڵ ڕۆژوە خۆی هەماهەنگی دروست کرد زیاتر ئەتوانێت لایانی مادی لایەن عملێکەشی بەهێزکە لە وەسیەشە خۆی گەورە فەرمەیە کاتێک مەسەرن کە ئێوە یەکێ لە ئێوە سەر من کاتی مردنی هات و پێشکە پێشمردنەکەی خوای گەورە لەسەری فەرزکە و کوڵم بۆی لەسەری داناوەکە وەسیەتکە ئەم کوتیبە بۆ چیە هێنی دەسەواژەی کوتیبە تا تێمانگەێنێ پێشتریش گەلانی تر کردویانە لە پێش ئێوەیە بەڵام ئەوەی گەلانی پێشتر کردویانە جۆرەشتیان تێ ئاڵاندوو و باش نەبوو ئەمەی کە ئیسلام بۆی دانا بێ بەم شتێ ڕەهەندە بیکەی چونکە ڕەهەندە نەفسیەکە پێش ڕەهەندە مادیەکەیە ئەگەر کەسێک باوکێک تێفێر بوو بێ لە پێشمردنی خۆیدا ماڵەکەی خۆیدا باشکا بیدا بە کەسانێتی دەوروبەری خۆیدا خۆی ئەبێ کوڕەکانیشی بە هەمان شێوە باشتر ئەو ڕەهەندە کەواتە کاک دکتۆر لەوەیە بۆمان دەرەکەوێ ئەگەر ئینسان بە ئاوا بڵێن عەدالەت ژیا بێ و عەدل بە ئاوا بڵێن کە ئێمە لەلایەنە مادیەکەیە ئەگەر بکڕێنەوە بە وەسیەت لەوانێ عەدل ینی کاریگەریەکی گەورە دروستکە لەبەوەی کە ئەگەر ئینسان توانی بێتی بەر لەوەی کە وەسیەت بکا بە ئاوا بڵێن وەسیەت لە ڕوان مادیەکەیەوە ئەگەر خۆی توانی بێتی لەگەڵ وەسیەتە باژیا بێ و وەسیەت ئەو بریتی بێت لەو کردەوە باشانە لەو عەمەلە باشانەی کە میسان ئەیەتی و ئەم عەمەلە باشانە بە جۆرە لە جۆرەکان عەدلیتیا دروست کرد بێەوە زۆر ئاساییە وەکو ئەوەی جەنابەت باست کرد کاریگەری بێ لەسەر لایەنە مادی و تموحە مادیەکانیش ئەتوانێت بە شێوەیەکی ڕێک و پێک مەسەلەن بۆ نمونە ئەو سەرۆت و سامانەی کە هەیەی بەسەر ئەو کەسانی کە بن بە واریسی ئەو کەسانی کە دەبن بە ئەو کەسانی کە پێویستە مەسەلم بۆ منە لەو وەسیەتە ببن یاخود با بڵێن لەو ماڵی کە هەیەی ببن ئەو کاتە ینی لایەنە ڕوحیەکە نەزاڵ بۆ بەسەر لایەنە مادیەکەیە دەتوانێت بڵێم عەدالەتی تەنانەت لە تەوزیعی ماڵەکەشا کردووە حەقەتەن خۆی ئەگەر بچینەوە بۆ بابەتەکانی وەسیەت ڕۆڵی چیە لە کۆمەلگا یەکێ لەو شتانەی کە بەدیەکەین بیتێرە چارەسەری قەزەیەکی زۆر گرنگ بابەتێکە لە دابشکردنی میراتە قورئانی پیرۆز لە باسی بەشکردن تەوان وەسیە بابەتێکە تەواوکەری میراتە ئێمە قەزەیەکی زۆر جار هەیە وەسیە لە میرات جیاکرێتەوە مەسەلەی تەوزیعکردنی میرات لە شەریعەتی ئیسلامیە ئەوانەی کە بەشیان بەدانراوە قورئان دیاری کردوون لە سوورەتی ئەنیسا بە چەند ئاەتی دیاری کردوون بەشێکی تر ماوە کە بەشە میراتیان دیاری نەکراوە بەڵام لە بيش دست بيكي آياتي ميراتا قرآن ما جاي بيكا وإذا حضر القسمة أولو القربى واليتامى فارزقوهم منه باشا فارزقوهم منه أأمتم فارزقوهم منهم شون أوانيك مثلا لكادي باش تكني ميراتا خلقان كساني كان هاتيون بدستن كمبارن واني بدستن شون باش يعملين خلا فرمي وليخشى الذين لو تركوا ذرية ضعافا باوانا بترسنك مثلا دواء اخوان كومالي نەوەی خۆیان هەیە ضعافن لاوازن لە کۆمەڵگەیە بێدەست و بێکارن ئەمە ئەگەر مەسەن بێ بەشیانکەین لە ماڵی ئەم خەڵکە نەبێتە زوڵم ستەم نییە لەو منداڵانە کە کوڕەزا و برازا و خەڵکی ئەم پیاوەیە کە دەوڵەمەند و سەرمایه‌دارێکە مناڵەکان برازەکانی لە پاڵ خۆیاتی ئامۆزەکانی لە پاڵ خۆیاتی خزمی تری نزیکی هەیە ئەفەرمێ بابەجیان نێڵێ بەبێشت بەچی ئەمە پڕکاتەوانێ بابی وەسیە بۆیە وەسیە تەواوکەری میراتە بۆ پاراستنی عەدالەتەکەی کەواتە ڕێگریەکی شەمە لە زوڵم بۆ بەرجەستەکردنی عەدالەتە چونکە ئەم بابەتی بەشەکان ئەوانەی کە بەشی خوانێک و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمی لا وەسیەتە لیوارثین کەسێک کە لە قورئانی پیرۆزە خۆی واریثە بەشی میراتی هەیە وەسیەت شمولی ئەو ناکە ئەی وەسیەت بۆ کیە کە کەسەکەیکا بۆ کەسانێک کە بەشە میراتیان نییە بۆ پڕکردنەوەی ئەو نەقسەی کە دروستە بێ لە کۆمەلگایە وابزانین زوڵمە لە کەسەکان کە بێ بەشمان کردوون بۆیە لێرە قەزەیەکی گەورە هەیە کە زۆر جار هەیە لە فقی ئیسلامی ئیشکالی دروست کردووە لە تا لە بینی قانون و لە بینی فقی ئیسلامیە تا زەمانێک ئێمە ئاگون بەمە ئیشکالە بۆچی قانون مەسەلەن بەشی کوڕەزا ئەدا کاتێکە لە پێش باوکیان مردووە بەڵام کەسەن بێ شریعەتی ئیسلامیش بە هەمان شێوە بە وەسیە فەڕی کردوێتەوە حتا لە قورئانی پیرۆزە ئاماژە بەوایەکە ئەوانەی کە مەسەلەن دەوروبەریان کەسێک لەگەڵ کەسێکا ژیای ماوالید بووە چەند ساڵێک خزمەکارێک لە ماڵی خۆتا هەیە خزمەت دەکا لە ماڵەیە کرێکاری بۆ کردی کەسێکە تۆ باخێکت هەیە چەند ساڵە ئەم کرێکارە لەو باخە ئیشی بۆکە 20 ساڵە کرێکاری تۆیە 20 ساڵە لە دەواژینەکە خزمەتەکە لەگەڵ تۆیە
20 ساڵە لە کارگەکەتە ئەو کرێکارەگەڵ تو ئیشی کردووە ئەمڕۆ کە کابرا ئیتر ئەزان دنیا بەجێ هێڵێ ئەو کەسێک کە خەدوم وە لەگەڵیا یعنی ئەگەر بۆکو بابی وەفا لەو سەرمایە زۆری شتێک لە سەیەکی ماڵەکەی شتێ بۆ ئەو دابنێ ئەزانی چەندە گەورەیە ئەو کەسێک کە ماوالی بووە حتا ئەو ڕۆژەی کە ئەمرێ ئەم کەسە دەورەبەتە لە ماڵەکە خزمەتی کردو چێش و چاو بۆ لێ ناویت ئافرەتە یا پیا یا کوڕ بووە کەسێک هەیە کە پێڵەن ماوالی دەوروبەری خۆتا بووە ئەی باشە جێی خۆی نییە ئالێدا بەشێکی باتی ئەمە بەشێکی بۆ دیارێکە کە مردم بەشێ لە ماڵەکان بن بەم کەسە چووکە وەفای زۆر خزمەتی کردوم جاریوان لە کوڕەکانی زیاتر خزمەتی کردووە کەچی لەگەڵ مردنی ئابێ کۆتایی پێ بدە ئیسلام بەڵێ ئەمە لە بابی وەفا لە بابی ڕێزگەتن لە بابی دادپەروەری کە کەسێ حقوقێکی بەسە کەسێکەوە هەیە و چاکەی بەرامبەر کردووە لە بەرابەرە چاکەی هەبێ بۆیە خۆی پاراستین دادپەروەری لە وەسێتا بەڕاستی لەگەڵ میراتە کۆی کرد جاجا دادپەروەریەکە تەواو تحقیق بێ لێکمان جیاکردنەوانێ جۆرە لە زوڵم جۆرە لە هاوسەنگی نانا هاوسەنگی دروستەکە نمونەیەکی تر مەسەن بینەوە لە قورئانی پیرۆزە کاتێکە باسی وەسێت دێ لە باسی وەسێتا باسی والدینەکە باسی والدینەکە وصية للوالدين والأقربين باشا والد إن ترك خيرا أجا كسر مثلا دعاء ككاد خدي سلامي إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا الوصية للوالدين والأقربين أفرمي وصية كابوكي بودايكو باوكو الوالدين وأقرب كان يخوي نزيك كان يخوي لآتي بلاتا كاتك باسي والدين كان الله والدين الله فرمي لأبويه باشا بو قرآن لباسي بلاتا الله لأبويه لباسي وصار لوالدين ئالێرۆ ئەم دوو دەسەواژە چیمان تێگەێنێ ئەگەر کەسێک ئەمرێت خەریکە بمرێ دایک و باوکی لە حیاتان بەڵام باوک باپیریشی ماوە ننکیشی ماوە لەم کاتە ننک و باپیری بۆهی دایک و باوکیەوە بێبەشە بن نەمیرات ئەی چۆنە کوڕەزایەکی بە وەفا بێ لە سەیەکی ماڵە وەسێت کا بۆ ئەوانش جوزئێ بن بە باپیرم بەشێ بن بە داپیرم بۆیە ئەم دەستەواژە قورئان خودی جیاکردنەوەکەیان بەڵگەی لەسەر ئەوەی کە وەسیەت بۆ ئەو کەسانن کە لە کۆمەڵگەیە لە ناو خێزانەکەیان بەشە میراتیان نییە بەچی بۆ ئەم پڕەکەینەوانێ بە وەسیە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کاتێکە چوە لە سەعدی کوڕی وەقاص لە سەرمەرگا بووە فەرمێ طبعا کە پیامبەر فەرمێ هات عیادەی کردم سەردانی کردم لە کاتی نەخۆشیەکە وتم یا ڕەسوڵ الله ئەمەوێت وەسیەت کەم هەموو ماڵەکەم پێغەمبەری خوا فەرمی نا فەرمی فەشەطڕ نیوەی بەڵێن بەشێکی نیوەی ماڵەکەم فەرمی نا ئەم جاوە ئەڵێ وتم ئەثلث فەرمی فالثلث والثلث خەیر سێ بکە سێیەکە زۆر زۆرە والثلث كثير زۆر زۆرە بە سێیەک ئەتوانی زۆر شت هەیە پڕی بکەیتەوانێ جا لێدا فەرمێ حتا عەبدوڵای کوڕی عومەر ئەفەرمێ لە دوای ئەم قسەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەفەرمێ من هیچ ڕۆژێک نەخەوتم لە ماڵی خۆمە ئیلا وەسەتەکەم لەژێر سەری خۆمان داناوە کە دوای خۆم ئەم ماڵە بەشەیەکی بدەن بە کێوکێ خەڵکانی دەوروبەری خۆم کاک ئەگەر تۆزێک تەجاوەزی لە نەفیقەکەی بکەین کە زۆر پێیوەستە بێتەوە بە لایەنە مادیەکە و ئەوەی کە لە دوای مەسەلەن بۆ نمونە ئەو کەسێک کە لە ژیانە نامێنێ پێوەستە بێتەوە بەو لایەنە مادی و ئەوەی کە جەنابەت بە میرات ناوت برد لە لایەنە معنەویەکەوە هەست دەکرێت کە وەسیەت جاری وای کاریگەری لەسەر نەسلە بێ لەسەر ئەو چۆنەڵی ئەو سیلسیلەی کە بە دواییە کادێ بۆ نمونە ینی لە وەسیەتە ئینسان زۆر جارە ینی شتێکە بەخشێ بە واریسەکەی بەو کەسی کە وەسیەتی بۆوەکە هەروەها لە بەرامبەری شتێکی تر وەرەگرێتەوە ئەمە زۆر جار پێ وترێ متوربەکردنی دوو ژیان لە یەکتری ینی من لە پێشکی بەرنامەکەشا باسم کرد زۆر جار ئەو کەسەی کە بۆ خۆی هەستەکە ئیشێکی تەواو نەکراوی هەیە ئیشەکەی تەواو نەکراوە لە تەمەنا فریای زۆر ئیش نەکەوتووە هەر ئینسانیش وایە ینی هەمیشە وا ئازانێت کۆمەڵی ئیش ماوە کە بوا بیکە زۆر جار لە ڕێگای وەسیەتەوە مەسەلەن کەسەکە ڕاستپێرێ بەوەی کە کۆمەڵێک ئیش هەیە کە ئەو بیکات ئەم ئاوێزانکردنی بە ئاوا بڵێن دوو ژیان و متوربەکردنی لە یەکتری من شتێکە بەخشم بە ئەو بەڵام شتێکیش لە وەرەگرمەوە بۆەوەی چونکەم ئەو ڕاست پێرم بۆ ئیشێکی دیاریکراو بۆ ئیشێک کە من نەمکردووە ئەمان ینی چ خوێندنەوەیەکی بۆ کرێ ئەم متوربەکردنە لە ڕاستیدا مالیکیەکان قسەیەکی جوانە لە پێناسەی وەسیەتا هەیە ئەڵێ ئیمامی ئەمالی لە پێناز عرفی مالی خۆی نا لە مەزەبی ئیمامەلیکی فەرمێ عقد يوجب حقا في ثلث عاقده يلزم بموته أو بنيابة عنه بعده يعني كاتێک ئەڵێ وەسیەت چی وەسیەت بریتە لە
عقدێک کابرا ئەیکا لە سەیەکی ماڵی خۆیان بە مردنی خۆی پێویستە بێ یا بە نیابەت کەسی وایە جاری وایە خۆی فریان ناکەی وەسیەتکە ئەڵێ کوڕەکەم تۆ لە باتێ من لە سەیەکم وەسیەتم بۆ بکە لە یحمەلێکیەکان ئەمەش دروستە ئەلێ ڕۆ قسەکەم ویست بۆچی ئەم قسەم هێنا بۆەوەی کە زۆر جار هەیە وەسیەت عەقدی نیابیە ئەو قسەی جەناب بفەرمون کەسێکە کە خۆی ئیشەکەی بۆ نەکراوە ئەمەوێم لە پرۆسەیەکی دوای خۆشم شتێک هەبوو کە لینەتمە هەبوو بیکەم بەس بۆم نەکرا مردن نایەڵێ ڕێگەی نەدام یا مەسەن پێشتر فریان نەکەوتم چونکە باشترین شت کە ئینسان بیکاوە لە ژیانی خۆیەتی کە پێڵەن سەدەقە تا لە ژیان تایماوی خۆت بیکە ئەگە شتێک لە ژیان مافریان نەکەوتم گەشتمە ئەوەی کە فریان ناکەوم لە ڕووی شەرعیوانێ ڕێدراوە ڕێم پێدراوە کەسێکەمە نایبی خۆم بۆ تەواوکردنی لێرەوە کاوبک ئابم خوێنەوەی بۆ بکەن کۆمەڵە معنامان پێڵە یەکێ لەو معنانە بریتێ لەوەی کە ئینسان چاکێتین مانەوەی ناوی ئینسان لە کۆمەڵ هەموو ئینسانە حەزەکە ناوی بمێنێ کەسمانێمە حەز لە مردن ناکەین ئەگەر لێمان بپرسنا بە اختیاری خۆمان بێ بڵێن تۆ مردن هەڵەبژێری یاخۆمانەوە زۆرمانەوە هەڵبژێ کەمینەیەکی کەم لەوانەیەگە زۆر ناچار بێ مردن هەڵبژێرێ حەزمان لەمانەوەیە ئەم حەزە حەزێکی مرۆیە دێر زەمان لە ئینسانە هەیە حەزەکە نەبرێ خوای گەورە بۆ تەعویزی ئەمە مناڵی داناوە مناڵ قوڕەت عەینن جۆرە لە خولود ئەبەخشێ بە ئینسان لە مناڵەکان بۆ ئەم خولودی ئینسانە تەنها هەڵگری ناوەکەی نییە ناوی فڵانی کوڕی فڵانی هەڵگرت بنە ماڵەکەی هەڵگرت بێ هەڵگری ناوەکەشێتی هەڵگری پرۆژەی ئەم خاوەنەشە ئەو پرۆژانەی کە ئینسانە کاتی خۆی لە حەزی کردو ئەنجامی بە بۆیە کە حتا لە شەریعی ئیسلامی لە مەسەلەی میراتە بۆ کوڕ لە هێندێک لە کچ و کوڕ پێکۆ لە ماڵەکە بن دوو کوڕە دوو هێندێک چێگە بە لە بەخاتێ مەسئولێتە زیاتر لەسەر شانێتی بێ پرۆژەکانی باوکی ئەم تەواویکە نەک هەڵگری تەنها ناوی باوکێتی هەڵگری پرۆژەکانی باوکیشێتی لە هەمان کاتە لێرەوە کەوابوو یەکەم شت ئەوەمان پێڵێت کە جۆرە لە خولود جۆرە لە مانەوەی پرۆژەکانی پێشینەکانمان لە کۆمەلگای بەرقەرارە بن لە ڕێی وەسیەتەوە دوو مەسەلەی بابەتی وەفا مانایکی زۆر گرنگە لە کۆمەلگا من ویستم پرسیارەوە بکەم لە هەندێک کاتە وەسیەت وەکو وەفاداری لێت ینی ئەمە ئەوەیە مامەند وەفا ئێخۆ کەسێ مەسەن کە ئەمە پێکۆ ژیاوین چەند ساڵە ئەم ئایلە و خێزانە نابێت بە مردنت کۆتایی پێبێ بە مردن کۆتایی بە ژیانی ئەم کەسە دێ بەڵام کۆتایی بە ئاکار و سلوک و ڕەوشتەکانی نهاتووە کۆتایی بە سۆز و میهرەبانەکانی هێشتا نهاتووە ئەو معنا نەمێننەوە ئەبێ ئەم هەستە بمێنێ لە ناو کوڕەکانە ئەم هەستە بمێنێ لە ناو کچەکان مناڵەکانیە لە ناو خێزانەکە خۆی لە باپیری لە لای مامی لە لای خاڵی ئەمە چۆن ئەمێنێتوانێ بە بوونی وەسیەت ئەمێنێتەوە سەیەکی ماڵ بێت هەرێکە لەوانە بەشێکیان باتێ بۆی ئەمان پێوەست کاتەوە بەخۆیەوە نقطەیەکی تر کە لە وەسیەت ئابەدیەکەی دەخوێنەوە قورئانێکا کە هەستی پێەکەین مەسەلەی بوونی ئەو وەعدەیە کە هەڵین هەموو پرۆسەیەکی شەرعی جۆرە لە وەعدی تیا بۆ ئینسان جۆرە لە پەرۆدەکردنی تیا بۆ ئینسان کە پێمان ئەڵێ تۆش هەر ئەمری وەکو ئەوە ئەمڕۆ ئەو بەجێ هێشت ئەمەی کرد کابوو منێکە لە دوای ئەو بەجێمێنم ئەی پرۆژەی من بۆ ئایندە چییە ئەو فریان نەکەوت ئەوەی بەجێش دای بە من دەبا من ئەم فراغە دروست نەکەم بۆ خۆم لەمە چاکترکەم شتێک بەجێ بێڵم کە لەمە گەورەتر بێت کە باوکم نەیکرد معنایەکی وەعزێکی گەورەی تایە پاڵنانە بەردەوام تۆ فاکتەری زاکردنی خێرەکان ئەمەیە خۆیەکێک لە فەلسەفەکانی حکمی ئیسلامی شەریعی ئیسلامی کە بڕیاری شەرعی دەرەکا حتمما ڕەهەندە پەرۆدەی و عوزوەکەی چاکسازەکەی زۆر گرنگەتیایە ئەمە خێری کەثیر ئەم خێرە کەثیرە لە منە زۆرترەکە لە باوکمان بەهەندێ بوو بۆ مناڵەکە گەڕایەوە مناڵەکەی بۆ مناڵەکانی تری بەردەوام خێر هەر کەثیرە بێ هەر بەرەو چاکتر و چاکتر دەڕۆی دەگەر وەسیەت ببڕین بپچڕێنین ئەم معنانە بپچڕێن نامێننەوە وەسیەت و کۆک و ئاودانێک وەکو کوشتێ واتانە چۆن لە ئاوی ئەم پرۆژەیەدا لە ناخی ئینسانەکە زیاتر بەهێزیەکە حتا واکە لەوەی مەسەڵەن کە ئیمام شافعی ڕەحمەتی خوا لێبێ لەو قسەی کە فەرمێ ئەگەر سەرنجی فەرموندەکەی پێغەمبەری خوا بین تأکیدی ئەو ناکا کە بێ هەموو ئینسانێت حەزمی هەبێ لەسەر ئەوەی کە لە ژیانیا ئەگەر نەیتوانی شتێک تاتوانێت خۆی بیکە نەیتوانێت بە دوای خۆشی حەزمی بێت تەواویکە پێغەمبەری خوا پێ فەرمووی کەسێک زانی قیام دنیا ڕووخاوە ئێستا دنیا تێگەچێت تۆ ئەمری جارێ درەختەکە بڕێ بنێژە ئەبێ ئەوەندە هیمەتەکە بەرز بێ خەیر بەردەوام گەورەکەین نقطەیەکی تر لە وەسیەتدا دیسان کە بەدیەکەین کاتێک کە قورئان باسی پێغەمبەرەکانی پێشینمان بۆکە ئەم پرۆسەیە دێرز دەمانەوەی لە ناو ئینسان هەر هەیە لە لای یەهودیەکانیش هەر هەبووە لە ڕۆمانەکانیش وەسیەت هەبووە لە شەریعەتی حاموڕابی شاتیادی وەسیەت
لە زۆربەی ینی لە بە 1960 ساڵ پێش ئیسلام ینی ئیسلام نهاتوو وەسیەت هەر وجودی هەبووە لە کۆمەلگا بەڵام چۆن بوون ینی شێوازی وەسیەتکردنەکە بە هەرێکە بە عقلی کۆمەلگا و بە عقلی چەند زانای ڕێکخراوە حتا لای مەسەن عەرەبەکان کاتی خۆی وەسیەت وابوو بۆ ئەو لا کوڕێک کامێک کوڕێکی زۆر شمشێربازی چاک بوو پیاکوش بوو ئەیدا بەو چونکە ئەو دیفاع هەڵگەڵی هەڵگری سیمان باوکی بووە. ئیسلام کاتێک کە هات ئەڵێ ئەمەی میمێ بەستەوە بە گەلانی پێشینەوانێ لە هەمان پرۆسەیە بەس چییە چاکسازێکی تیا کردووە کەوابوو چووکە پرۆسەیەکی ئینسانیە. زۆر باشە کاک دکتۆر ئەمەوێ ینی شتێک بیر جەنابەت بێنمەوە ئەوش ئەوەیە کە ئێمە لە بواری ئاینداریە شتێکی زۆر جوانمان هەیە ئەوەیە باس لە سەدەقەی جاریە کرێ. سەدەقەی جاریە یەکێک لە ینی لە سەدەقەکان کە توانای بەردەوامی هەیە واتە ئینسانە کە لە ژیانی شانیە لە دوای مەرجیش وەکو سەدەقەی جاریە وەکو ڕووبارێک بەردەوام خێر و چاکەی بۆچێ ئەوەیە کە کوڕێکی ساڵح هەیە بێ نازان مناڵێکی ساڵح هەیە بێ کچێکی ساڵح هەیە بێ و کردەوەی باش بکە و خێریش بۆ چۆنەڵێ بۆ باوانی بچێت. ئەمە تا چەند ڕەبتە بێتەوە بە مەسەلەی وەسیەتەوە وەسیەت لێرە بەمانە معنەویەکەی لەوەی کە تۆ مادام کەسێکت بەرهەمێناوە کەسێکت باش کردو کەواتە بەشێک لە ژیانی تۆ چۆتە ناو ئەم کەسەوە ئەوەی کە تەشبیه نەبێت پێ گوترێت دۆ ناودۆن واتە مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە جەنابەت بە خولود باست کرد تا چەند مەسەلەی سەدەقەی جاریەش دیسان ڕەبتە بێتەوە بە مەسەلەی وەسیەتەوە بەڵام بە ناوبڕێک وەرگرین دوای ناوبڕەکە جەنابەت وەڵام بەرەوە. بەڵە خۆشەویستان دوای ئەم ناوبڕە دێمەوە خزمەت ئێوەی خۆشەویست. بەڵە خۆشەویستان جارێکە سڵاو لە ئێوەی خۆشەویست لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی لە گفتوگۆکەمان بەردەوامە بین. کاک دکتۆر پێش فاسیلە کە پێش ناوبڕەکە پرسیاری سەدەقەی جاریەم کرد ئەگەر جەنابەت ئایا ئەمە ڕەبتە بێتەوە بە مەسەلەی وەسیەتەوە. ئێمە ئەمەژێکمان کرد بە قسێ وتمان وەسیەت دەتوانرێت کەسەکە خۆی بە زبانی خۆی یا لە پێش مردنی خۆیان بەنووسین بە شاید بیکە یا بە نیابەت. دایمەن ئەوەمان لەبیر نەچێتەوە نیابەتەکە هەموو کەسێک کە مرێت ئەگە منداڵی هەبێ منداڵەکان نائیبن هەر بە خودی کوڕبوون بە خودی کچبوون نائیبی باوکێتی بەڵام کاتێککە ئەمە وەکو فعل وەکو خودی خۆی نایبە بەس ئەم نایبە کێتوانێت بێتە جێگری باوکی بێتە سەدەقەی جاری کاتێک باوک لە ژیانی خۆیان پەرۆدەی کردبێ بۆ پەرۆدەی کە ئەتوانێ ئەو ئیشە ئەو وەزیفە هەڵگرێ چوە زۆر جار هەیە کاتێک کە پەرۆدەکە ناکەی ئەو کەسە وەزیفەکە هەڵ ناگرێ بەس بە ئاراستەیەکە ڕۆشتووە ناتوانێت نیابەتی تۆ بکە تۆ لە بوارێکی لە بوارێکی ترایە بۆیە پێش هەموو شتێک ئەوە ئەبەسێتەوە قورئان و کوڕیان پەرۆدەی ئیسلامی بە مەسەلەی پەرۆدەکردنی منداڵان کە ئەرکی باوکایەتیە لە ناو منداڵ و خێزانیە کە توانی پەرۆدێکی سازی کرد و کاتە منداڵەکە خۆی بە فیعلی نایبی باوکێتی کە بوو بە ناوی باوکی هەڵگری ئیشەکانی ئەو کارەکانی ئەوە لێرەوە یەنە سەر مەسەلەی وەسیەت مەسەلەی وەسیەت ڕاستپاردێکی باوکە بەرامبەر کەسەکانی دەوروبەری خۆی. بەس کاک دکتۆر گرنگە ینی بە قسەکە پەیامەکە باش بگە گرنگە ئیلا ئەبێ باوکەکە بە لەفز وەسیەتی کردبێ یاخود لە ڕوانگە معنەوەکەەوە ئێمە قسەمان لەسەر مەسائلی خێرە جاریەکەگەن مەسەرەوە کە باوک خۆی بە زبانی خۆی کەسەکە کاتە نایبی خۆی بۆ ئیشێکی تری زیاتر لەوەی کە ئەم کوڕەهەیەتی ئەم کوڕە بە حکمی کوڕبوونی بە باوکی کۆمەڵی ئیش لەسەر ئەرکی لەسەر شانی خۆی هێش ئەشنی ئەرکی معنەوی ئەرکی کوڕێتی کە ئێستا تەواوی نەکردوون چونکە ئەرکی کوڕێتی تەنها هەرەونێنە تا باوکم ماوە لە ژیانما حتى نتا باوکم ماوە لە ژیانما هەر ئەوەندە ئەرکی کوڕێتی مەیە کە باوکشم نەما هەر ئەرکی کوڕێتەکەم هەرماوە چونکە هەر من بە معنە هەر کوڕی باوکێکم ئەمەر کە کوڕێتی کە ئەنجامی دەم لە ژیانما بریتە لە ئەنجامدانی ئەو کارانەی کە باشن و ئەبنە هۆکاری خێر بۆ باوکەکەم جام کارانەی کە باشن بۆ من خودی خۆم کە مادام لە سەپەرۆدێکی باشم بە جوڵەی خۆم هەرچی حرەکەکەم خۆی سەدەقەی جاریەیە چۆ دەستنێژی باوکمم ئەگەر باوکم لە تەسیری منە لە کە پەرۆدەکەی منە کاریگەری هەبوو بێ حرەکەتی من و جوڵەی من لە ژیانما هەرچیەکەم ئەبێتە خێر بۆ باوکم نوێژەکەکەم بۆ خۆم کردو بەشێکی بەشێ بۆ باوکم علمێکە خوێنم سەدەقەیەک ئەەکەم ئەڕۆم سەدانی نەخۆشێکەکەم هەموو ئەمانە چونکە مامۆساکەم تیا هاوبەشە باوکشم تیا هاوبەشە بەڵام لە مەسەلەی معنەوەیەکەی لانی وەسیەتە لەلانی وەسیەتە بریتە لەو ئیشانەی کە باوک هێشتا خۆی نەیکردوون من چەنە ئامادەیم تایە بۆی ئەنجام بم ئەمەیان ئەیبەسێتوانێ بە سەدەقە جاریەکەوە ئەم کوڕە چەنە ئامادەی جای بە باوکە وەسیەتە کاکەچی دوای باوکی کە مرد کوڕەکە وڵات جێبەجێ ناکەین چۆن هەموو پارە جوانە بین بە فڵان کەس ها ئامادەیتیانە بوو بۆ
بۆیە کە ئەلێرەوە بەستەوە بێکە کات ئەم کوڕەت چەندە ئامادەی تایە ئەو ئیشەی باوکی جێبەجێکە چەندە پەیوەندێتی باوکایەتی و کوڕێتی هێندە لەسەر ئەساسی دینداری و خواناسین لەسەر ئەساسی خۆشەویستی محەبت باوکی ئەوە محەبت و خۆشەویستی باوکێتی ئامادەی تای قسەکانی پرۆژەکانی باوکی کە تاو نەکراون تاویکە ئەمانەوێتە سەدەقەی جاریە بۆ ئینسانەکە ئەمانە ڕەبتکردنی و سەدەقەی جاریە بە وەسێتەوە ئەوێتە عەلاقە بینی وەسد و لە بینی سەدەقەی جاریە ئەگینە سەدەقەی جاریە ئەوێ ئیشەکە وەکو بڵێن باوک پێشتر خۆی ناواتەکەی نابێ جانەواتەکە خۆی بە خودی خۆی دەستی خۆی ناوێتی چ بە فیعلی پرۆژەکەی بنیاد ناوە یا کوڕەکەی بنیاد ناوە پرۆژەکە ئەنجام بە ئەو دوانە بنە سەدەقەی جاریە بە هۆکاری بۆ وەستێت فیعلی باوکە بۆ دوای مردنی خۆی کاک دکتۆر لە ڕوانگەی ئێمەوە بە تایبەتی ئەوەی کە پێکوتر ڕوانگە ئاینیەکە لە عورفی تێگەشتنی ئێمە ئەوە زۆر قسە لەسەر ئەوە کرێت کە یا با بڵێن تێگەشتنەکەی ئێمە ئاوایە کە وەسێت زۆر ڕەبتەکرێتەوە بە بەر لە مردنەوە واتە ئینسانەکە بێ بەر لە مردن وەسێت بکە ئەمەش زۆر ڕوانگەیەکی مادی وەرگرتۆ جارشکە ئەوڵێم بەڵام ئایا ئینسان بەجددی تا ئەو لەحزەیە کە هەست نەکاکە لە مردنەوە زۆر نزیکە ئاواتە با بەڵێن چەند شەقاوێکی ماوە بۆ مردن وەسێت ئیشتری وجودی نیە ینی ئەو پەیامانەی کە وەسێت ئایانگوازێتەوە تاکو نزیکی مردن هیچ پەیامێکی ترمان نییە کە مەسەلەن بۆ نمونە لە وەسێت بێت جەنابەت باست لە وەعز کرد ئایا وەعز بۆ خۆی وەسێت نییە ئێمە دەچین لە بەردەمی مامۆسایەکی ئاینیا لە ڕۆژانی هەینیا دانیشین کۆمەڵێک نەسایحمانەکە ئەم نەسیحەتە ئەم چۆنەڵی ڕاستپاردەیە بریتی نیە لە وەسێت قسەکەمان لەسەرەوەی لا ئێمە وەسێت ئیلا ڕەبتەکرێتەوە بە نزیکی مردنەوە ئێمە پێشتر ئاماژەیەکی چکۆلم بەوە کرد وتم ینی بوام قسەکەم واویستم بگەینە بڵێم هەموو ژیانی باوک بۆ منداڵی وەسێتە قورئانی پیرۆست تۆماریشی کۆ لە مەشهەدێکا لە میوانی وەکوڵێن کوڕێک و باوکێکە کە لوقمان و کوڕی لوقمانە بە کۆمەڵی وەسایە کە بۆی ئەڵێ کە هەموو وەسیەتمان لایەنە پەروەردەیەکەی لە قورئانە زاڵترە تا لایەنە مادیەکەی لایەنە پەروەردەیەکە وەسیەت لە نێوانی باوک بۆ کوڕ هەیە لە نێوانی پێغەمبەر بۆ قەومەکەی هەیە لە نێوانی خوای گەورە بۆ ئومەتە بۆ پێغەمبەرەکانی هەیە خوای گەورە بۆ عەبدەکانی خۆشی هەموو ئەمانە کاتێک کەوتمان هەموو جۆرە وەسیەتێک ئەم قسەم ڕاهەندەم گوت لە هەموو حکمێکی شەرعیە ڕەهەندی پەروەردەیی ڕەهەندێکی زیندووە لە مەسەلەی وەسیەتیشە ڕەهەندە پەروەردەیەکە لە پێشتر تاکو ڕەهەندە مادیەکە و حتمما لایەنە مادیەکە کاتێک ئەتوانێت بەرجەستە بێت کە لایەنە پەروەردەیەکە بەرجەستە بوو بێ ئالە قسەکەی پێشترا وتم بۆیە کاتێک کوڕەکە و سەدەقەی جاریە بۆ باوکی چوو کە باوکی پێشتر ئیسێسە کردووە کە بەرهەمی هێناوە بێتە سەدەقەی جاریە پرۆژەی باوکێتی بۆیە بەرهەمەکەی بۆ باوکێچێتەوە کەوابوو هەموو باوک و دایکێک لە ژیانی خۆیانە تا ئەو کاتەی باوکن تا ئەو کاتەی دایکن تا ئەو کاتەی لە خزمەت خێزانان بە هەموو گفتوگویەکی و قسەیەکیان کە مناڵەکانیان وەسیەتە و پێویستە بیشیان بێ نابێ باوکێ مەسەلەن وابێ بڵێ لە مناڵی دابڕابێ ئەبێ جابەجارێ دانیشە لەگەڵ مناڵی خۆیان سەروبوردێکی قسەکردنی هەبێ حتا سەروبوردەکە شەرنی ئاینداری بێ بەشێکیشی پێویستی بە ژیانەوە هەیە ئەتەکێتی ژیانداری حتا دانیشتنی ناو جێگە و ناو ماڵ و دەوروبەرەکەی خۆی ئیسلام فێری نەکردووی مناڵەکانمان هەبێت لە 7 ساڵان و ئێمە لەگەڵیانە گوشەی جوان و نەستەقمان هەبێت تا فێری ئاکەرە جوانەکانی کەین لەگەڵ خۆمانە بیبێنە مەجلیسە گەورەکان و بەژدایی شوێنی گەورەی پێ بکەین شوێنە باشەکانی پێ بکەین فێریکەین چۆن لەگەڵ فڵان ئەمانە هەمووی وەسیەن ئەمجا وەسیە شەرت نییە تەنها نووسراو بێ وەسیەت بە زبانن پێشنووسینەکان بە زبانە دوای نووسبان ئەبێ بە نووسین ئەگەر کەسێ مەسەن بێوێ بینووسێ زۆر جار هەیە پێ ئایمە ڕەحمەتی خوا زانەکانمان وەسیەتیان بۆ گەلەکانیان کردووە سەرکردەکان وەسەت دەکەن بۆچی بۆ میلەتەکانی قازی محەممەد ڕەحمەتی خوا لێ بێ وەسەتە نووسێ بۆ گەلەکە ئەبوو حەنیفە وەسەتە نووسێ بۆ قوتابێکی ڕەحمەتی قوتابیەکانی ڕەحمەتی خوا لێ بێ کە چۆن نتوانن پێ بەم بەرنامە سەعید نەورۆسی ڕەحمەتی خوای وەسەتە نووسێ بۆ قوتابیەکانی خۆی هەموو ئەمانە وەسیەن چونکە وەسیە وەکو پێم وتی ڕەهەندە پەروەردەیەکەی ڕەهەندە چاکسازەکەی پێش ڕەهەندە مادیەکەی و ڕەهەندە مادیەکە بۆ خزمەتی ڕەهەندە چاکسازی معنەویەکەیەتی ئەسڵ بۆ ئەوەیە کە پێت تێبگەین کە ماڵ و سامان نابێتە هۆکاری ئەوەی لێتە دامان بڕێ ماڵ و سامانی کەسەکە نابێتە هۆکاری ئەوەی کە بێتە دڵێشاندن لە یەکتر بەڵکو بێ هۆکاری ئەوە بن کە زیاتر پەیوەندمانکەن بێتەوە پەیوەستمانکەنەوە بێکترەوە بەشێک لە پەرۆدەیی بێ بۆ ژیانمان فێرمان کە ماڵە بێ ئەوە لە پێشخۆمان ئاوای لێ بکەین نابێ ئێمە بۆ ماڵ بژین بۆ ماڵش بمرین. دکتۆر ئێستا وەسێت لە ڕووی جێبەجێکردنەوە بە لایەنە مادیەکەیەوە چۆتە ناو یاساشەوە واتە وەکو حکمێکی یاسایی وەرەگیرێ چۆن حکمێکی شەرعیە ئەم حکمە شەرعیە گواسراوەتەوە بۆ ناو یاسا
و یاسا زۆر جار بۆی خلافی کۆمەڵاتی دروست نەبێ بۆی کێشی کۆمەڵاتی دروست نەبێ و بە تایبەتی ئەوەی کە لە پاشئینسان بەجێمێنێ. ئەمە دەرخەری ئەوەیە کە وەسێت لە ڕوانگە ئاینەکەەوە کە ئێمازانی یاساکەش بەرمەبنای ڕوانگە ئاینەکەیە بۆ گرنگجی وەسێ دەگەڕێتەوە کە بۆ بە پێوەرێکی یاسایی واروە یاسا زۆر جار ئەم بارە چۆنەڵی ئەوەی کە پێگوترێت بارە یاسایی یاخۆت باڵێنەوە کە لە وەسێت بەجێ ئێمێنێ بۆ دوای ئینسانەکان یەکلای یەکاتەوە. ڕاستیان من ئەگەر مەجاالم پێ دێ مەسەن تۆزە بە دەستەتی قسە سەمە بکەین یەکەم بڵێن وەسیەت تەواوکەری پرۆسی دابشکردنی ماڵ و سامانە کە پێڵە میرات دوشتی پێکەوە نابێت لێکجاکرێنەوە. ئەو لێکجاکردنەوە بەشێکە لەوەی کە هەڵی دروستەکە بۆی هەردووکیان پرۆسێکی پێکەوەن. ئەمە یەک دوو هەمیان وەسیەت پرۆسەیەکی ئینسانیە هەموو مرۆڤێک لە ژیانی خۆیان هەل لە کۆمەڵەکانی ژیانی کۆمەڵەکانە شتێک بۆ وجودی هەبووە بوونی هەبوو مادام پرۆژێکی ئینسانیە ئەمە خودی ئینسانی ژیانی ئینسان خۆی داوای ئەوەمان لێکا کابێ ئەم پرۆسەیە بەردەوام بێ. سێهەم دوای ئەوەی کە لە کۆمەلگا ئەنجام درراوە بەشێ لە زوڵمی دروست کردووە بۆتە ستەم هێندێجار ماڵەکان بەزایە دراون ئیسلام هاتووە قورئانی پیرۆز چاکسازی لەم بابەتە کرۆ بەم شێوازی کە ئێستا بەدیەکەین. بۆیە ئالێرە بچینەوە سەر بابەتەکە کەوابوو وەسیەت خودی خۆی بریتیە لە یاسایەکی ڕێک دابشکردن و پارێزگاریکردن لەسەر دادپەروەری لە دابشکردنی مافەکانە دابشکردنی پارەی خەڵک یا بڵێن سامانەکان بەسەر خاوەندارەکانیانە. بە کورتیەکەی ئەوەتانە بە شێوازێکی تر بڵێم لەواگەێنە کە لە دەوروبەر و خێزانەکانە ناکرێت ئەو کەسەی کە مرد ئەرکەکەی بۆ خەڵک بێ کە بەڕێکردنیەتی و خزمەتکردنیەتی و نەخۆشەکەی بەڵام ئەم مردووە قازانجی بۆ دەوروبەرەکەی نەبێ. بۆیە ژیانی ئینسان بە لە دایک بوونمان خێرین بۆ خەڵک کە دەکە لە دایک ئەبین من و هەموویکێ لە ئێمە یەکەم ڕۆژێک کە حوتەم ڕۆژ نامان لێ ئێنێن داوەتێ ساز دەکەین حیوانە سەر ئەبڕین بۆی پێمان لە بەزبانی حاڵ بڵین ئەوە من هاتمە دنیا بە لە دایک بوون و خێرم بۆ دەوروبەرەکەم هەیە. لە بندنیشمە هەرە بێ وابم لە دایک بوون بە باوک ئیشەکە ئەنجامەدا بۆ مناڵەکەی حیوانەکە سەر ئەبڕ داوەتەکە سازەکە لە مردن ماوێ خۆم بیکەم خۆم بۆ دوای مردنی خۆم ئەو خێرە ژەگەیمە دەوروبەرەکەی خۆم کەوابوو ختام و کۆتا بیدایەت و کۆتایی تەمەنی ئینسان هەردووکی پێکەوە بە خزمەت بە کۆمەلگا تەواو بێ. ئالێرەوە کەوابوو قانونیش یەتەوە بۆ ئەوەی کە ئەم لە ڕاندە ئینسانی گەورەی هەیە و ئەم لایەنە جوانە گەورەی هەیە یاساش ئیشی لەسەر کردووە بەڕاستی وە شتێکیشە نابێت لە یاساون بێ چوە ئەگە ونیکەین ئەگەر نەمێنێ زۆڵە لە زوڵم دروستە بێ. تۆ چێکێ مەسەنە لەو خەڵکانەی کە وەکووتمان ئەو دایک و باوک و باپیرەیی کەوا بە شەمیراتی بەرناکەوێ چی بکەین لەو کوڕەزایانەی کە پێش ئەو کوڕانی کە پێش باوکیان نەبرن کوڕیان هەیە یانی کابرا کوڕەزای خۆی هەیە ئەی ئەوانە زەقەی چاویان بێ لە پاڵیانە مامەکانیان بەریان کەوێ ئەمانی هیچیان بەرنەکەوێت کاتێکەوە کوڕیە یەک خێزانیشن هەلەوەری باوکیان نەماوە کە کاتێ باوکیان نەماوە ئەمانە هەتیون یا بێ باوک و بێکەسن ئەبێسەکانە باشتر خزمەت بکرێن ئەبێ زەقەی چاویان بێ ئەمە قەزیەکە. قەزێکی ترمان لەوانە هەیە کووتمان ئەوانەی دەوروبەری خۆت کە خزمەتیان بەسەر تۆ ئەرکە زۆر بەسەریانەوە بووە تا لە ژیاناوی زۆر خزمەتی کردووی نابێت تۆ لە وەفایەکەت بۆی هەبێ. ئەی چی بکەین لەوانەیە کە زۆر جار لە بە حکمی بوونمان لە شوێنەکە من ئاوارە بم ئەچمە جێگەیەکەوە لەو وڵاتەیە کەسێکی نەناس بۆتە برایەکی زۆر چاکەم لەو شوێنەدا ئەمڕۆ هاتمەوە جێگەی خۆم و ئیستاحەتم کرد لە کاتی سەرمەرگاریاتم ناکەوێتەوە نەشتێکی بەمم وەفاءەن بۆ ئەو چاکەی بەرامبەرکردم ئەبێ کابوو ئەمانە هەمویان شتانێکن لە ڕۆکەن هەمووی ئینسانێک بۆیە لێرە دۆ کابوو دێنەوانێ قانونیش و شەریعەی ئیسلامیش هەردووکی یەکڕان لەسەر ئەوەی کە مردن ئەتوانێت ئەم بەشەر کە قورئانی پیرۆز و شەریعەت بشی بەدانە ناون حیسەیەکی نەداونەتێ خسوێتە سەر ئەستۆی زاتیەتی ئەو ئینسانە خودی ئەو ئینسانە چەندە ڕەحم و سۆزی هەیە چەندە بابی وەفای بەهێزە چەندە دڵی ئەسووتێ بە دەوروبەرەکانی. تاقیکردنەوەیکی زۆر باشی تیا مەسەلەی وەسیە یەکی لەو تاقیکردنەوانە ئەوەیە لە دنیا لەوانە من بۆ کوڕەکەم بگریم کە ئەوە فاتەکە لە ژیانی خۆمە فرمێسکی زۆری بۆ ڕێژە دڵی زۆر ناڕەحەت دەبێ مامەکان بۆ برازەکانی ئەڵانن زۆر برازەکانمان براکەمان ببرەکەمان زۆر خۆشویستەوە ئەیزانی برازەکانش ئەمە خۆشەوێ لە کاتی دابشکردنی ماڵا دەرەکەوێت چەندە ڕەحمیان بۆ ئەوان هەیە ئەم سۆزرێتە لێ تاقیبێتەوە ئەندازە و پلەی ئەو سۆز و میهرەبانیە ڕاستە یاخۆ دەنا دیکۆر بوو
یا تەنها بۆ بێپارە بوو لەگەڵ کەوتە مەسەلەی مادیاتەوە ئەوان لە بیریان نین. قورئان ئەمە تاقیقاتەوە هەڵێ سەنگێنێ بۆیە بە شەمیراتی نەداولێتێ تا ئەمانە بزانن توانن لە خۆیان ببورن ئەوانیان لە یاد بێت لە هەموو کاتێکە. کاک دکتۆر ئەزانم وەڵامی ڕەنگە ئەم پرسیارەشمان بە جۆرە لە جۆرەکان وەرگرت پێێتەوە، بەڵام ئەمێ زیاد بیکەمەوە بۆی زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەین. وەسیەت جاری وا هەیە لە جێ ئەوەی کە با ئاوا بڵێن کێشەیەکمان بۆ چارەسەرکە بمان پارێزێت لە زوڵم، جاروە هەر خودی وەسیەت دەبێ بە زوڵ بێک. بۆ نمونە ئەوە ناکە کەسێک میراتێکی لە پاش بەجێ ئەمێنێ و تێگەیشتی میراتەکەی یا بۆ خۆی تەوزیعی کردووە بەر لەوەی کە بمرێ لە ژیان دەربچێ کە داوێتی بە مەسەلەن بۆ منە بە کوڕەکانی و کچەکانی لێ بەبەش کردووە. واروەها یان مەسەلەن بۆ منە خۆشەویستی کوڕێکیانی کردووە بە بەرمەبنا ئەوەی کە پشکێکی زۆرتر با بەو کەسە. جاری وا هەیە کەسەکە مەسەلەن بۆ منە موڵکێکی لە دوا بەجێهێمێنێ، شتێکی لە دوا بەجێ زەویەکی لە دوا بەجێهێمێنێ، باخێکی لە دوا بەجێهێمێنێ، ئەڵێ وەڵام من وەسیەتەکەم دوای خۆم ئەو مڵکەم بدرێ چوزانم وەسیەتەکەم بکرێ بە مزگەوت، باخەکەکەم بە وەسیەت بۆ ئەوەی کە بەروبوومەکەی مەسەلەن بۆ منە بدرێ بە خێر و بە مزگەوت و نازان بە ئەمانە، ینی دەیکا بە وەقف مەسەلەن بۆ شتێکی تر. ئایا ئەمەش جۆرێک لە زوڵم نییە؟ ڕاستیدا وەسیەتێکە لە زاوێتەکانی لەو یاسانەی کە لەگەڵ یا زیندووە بەردەوام تا ئەو ڕادە دڕێ ئەدرێ باوکێک یا کەسێک یا هەر کەسێکی تر کە وەسیەتەکە وەسیەت بکە کە ئیزراری تیانە بێ زەرگیان بە کەسێکی تری تیانە بێ. هەر کات وەسیەت هەموو ماڵەکەی داگیر کرد جێبەجێ ناکرێ. هەر کات وەسیەت بووە هۆکاری بێبەشکردنی کۆمەڵی خەڵک لە بەشی میراتی خۆیان وەسیەت جێبەجێ ناکرێ. چوە قاعدەیەکیش بەردەوامی زیندومان هەیە لە شەریعەتی ئیسلامیە، هەموو بڕیارێک نەتەنها هەموو حکمێکی شەرعی حتا هەچی حکمی شەرعیمە نەتەنها مەسەلەی میراتە نەتەنها مەسەلەی وەسیە هەر بابەتێکی تر بێ هەر کاتێک گەیشتە فلەیەک کە ئیزرار زەرەری گیان بە بەرامبەر ئەو حکمە ڕاوەسێ. ئەگەر تۆ مەسەلەن بۆ نمونە دەوێ لەو مەسەلەی بابەتێکە باس کرد کابرا بەس زەویەکی بەس خانوویەکی هەیە، ئەڵڵا وڵاکە مردم خانەکەم وەقف بێ بۆ مزگەوت، ئەی کوڕەکانی وڵات میراتیان بەر ناکەی وانە شەریعەتی ئیسلامی وەسیەتە جێبەجێ ناکا وەلەو کان چەنە قورئان لەگەڵ وەسیەتایە، وەلەو کات مەسەلەن قورئان لە هێندێک لە دەسەواژەیە بە واجبی ئەزانێ هێندێک شوێنە تەمەن وەسیە لە هێندێک شوێنە واجبە بێ بە واجبی ئەزانێ ئەلێرا ڕایەگرێ لێرە ئەسڵەن جێبەجێ ناکرێت بۆ چووکە زەرەری گیان شتێک نەماوەتەوە بۆ دوای بۆ ئەوانەیە کە میراتی بەشە میراتیان هەیە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی ثلوث سێیەکی ماڵ بیکە بە سێ بەشەوە دوو بەشی بۆ میراثگرەکان یەک بەشی بۆ دێتەوە تەسەڕوفی تیا بکەی بۆ دوای مردنی خۆت. ئەموو بەپارێزنی عەدالەتەکە و دادپەروەریەکەیە. هەموو جۆرە لە هەر جۆرە سەدەمین لە هەر جۆرە شتێکا بێ لە هەر جۆرە بابەتێکا بێ ئەوەندە ڕێدراوە کە ئەم پیاوە ئەبێت لەو بەشەیە بیکا کە مطلقی ئیجازەی هەیە. ئەگەر مەسەلەن بۆ نمونە جەناب فەرموو کەسی ئەرزەکە بە وەقف هەمووی کرد بە وەقف باشە بە وەسیەتی دیکەوتی دوای خۆم وەقفیکەن بۆ فڵان شوێن کە دەگەم پیاوە وفاتی کرد و خستمانە ناو قەبر و گۆڕ و تازەکەی تەواو بوو هەموو وەرەسەکەی بان کرێ ئێوە ڕازین ئەم وەسیەتی باوکتان جێبەجێ کە زوتی نا ئێستا هەڵەبەشێتەوە. یەک نەفەر لەوانە بڵێ وڵات بڵێم چی تازە باوکم کردوێتی هەر هەڵەبەشێتەوە تازە باوکمیان کاو ڕازی نییە. ئەبێ بۆ چووکە مافی ئەوان لە ئیسلامە مافی ئەوان بە دەق پێش دیاری کراوە کە مرد مافی ئەوان لەو ماڵای واجبە بێ کابرا کە مرد هەچی لە دوا بەجێ ماوە بوو مڵکی وەرزەکانی تازە مڵکی ئەو نییە تر ئەوە لە دوای مردنی خۆی. ئەمەی کە ئێستا هێڵراوەتەوە شەریعەت ئەم بەشەی لە دابڕە کەسەیەکەکەیەتی ئەمە بۆ چییە؟ بۆ گوتمان ئەو بەشە وەفایە کە ئەم باوکە لەو مناڵانە مناڵەکانی نەمنە زاڵم هەچی بەشە میراتی پارەی باوکیانە دوای مردنی هەموو هەر بۆ خۆیان هەڵگرن. باش شەریعەت دەڵێ با بەش ئەم باوکە بەشێکی هەبێت یا بتوانێت تەسەڕوفی تیا بکە بۆ بەشی وەفاکەی و سۆزدارەکەی خۆی بۆ چاندن و زەراکردنی ئەو مانە جوانانەی کە پێویستە دوای خۆی بەرقەرار بن. ئەمما گە زەرەری گیاند وڵا شەریعەت قەدەغەیەکە نەک ئەو بۆ چووکە لەبەرەوە هەر بە جۆرە ئیسلام بۆچی هاتووە بۆ ڕەفعی زوڵم هاتووە کە لێشەکانی لە حکومەکانی کە ئیسلام ئیشی لەسەرەکە لابدنی ستەمە لەناو کۆمەڵگەیە ستەم باوک بیکە تۆ بیکەی حاکم بیکە هەر ستەمە ستەم شەردەوە نییە زاڵمە بیکا بەرامبەر قەومەکەی گەلەکەی جاری وایە باوکێ بەرامبەر کوڕە جارێ کوڕ بەرامبەر باوکی خۆیکە جاری وایە نەخێ هەتەنها لەوانەیە لە مەسەلەی دابەزکردنی سۆزەکەمانە بەرامبەر مناڵەکانمان لەوە شادای ئیسلام ڕعاتی مەسەلەی زوڵمی کردووە باوکەکە 5-6 مناڵی هەیە لە دابەشکردنی سۆز و میهرەبانیەکانە بێ زایلەن کوێک وابن ئەگەر لە ناخیا شتێکی هەیە زیاتر بۆ ئەوی تریان ئەوە معنەوەیەکە کە پیامبەری خوا فەرمی هذا فيما أملك
خخوای ئەوەی دەسەڵاتم هەیە بە زاهری لە بینی خێزانەکەمە هاوسەنگی خۆشەویستیم کردووە بەڵام لا تأخذني فيما لا أملك شتێک کە توانە مەسەلەنێکە دانا معنەویەکە ئەمە شتێکی ترە کابوو زاهیرەن لە هەر جێگەیەکە ئیزەرەرمان بینی لە هەر شوێنێکە هەستەم هەبوو ئیسلامی پیرۆز دەڵێ سە قەدەغەیە. کاک دکتۆر زۆر جار ڕەنگە مەجای ئەم پرسیارەما بێ لە بەرنامەکە ئەوش ئەوەیە کە زۆر جار وەسیەت ینی ئەمە لێمان تێکەڵە بێ لە کوێ ئیجباریە لە کوێ واجبە مەسەرم بۆ منە زۆر جار مەسەرەن کەسێک وەسیەتەکە ئاڵێ گەر مردم مەسەلەن گۆڕەکەم با لە بمبەنەوە بۆ گوندەکەم بمبەنەوە نازم بۆ فڵان شار بمبەن نازم ئەوە یا مەسەلەن وەسیەتەکەڵێ هەتاکو ئێوە بمێنن نابێ ئەم خانووە مەسەرم بۆ منە لەم گەڕەکە بفرۆشن نازانم چی بکەن ینی قسەکە لەسەر ئەوەیە جاروە ئەگەر وەسیەتەکە جێبەجێ نەکرێ ئینسان ئەو کەسی کە بانی بە ئاو بڵین کابێ ئەم وەسیەتە جێبەجێ بکە و بۆی ناکرێ هەمیشە بە ڕوحێکی زۆر نامڕتاحەوەژی و پێی وایە گوناهبارە پێی وایە ینی لانی کەم خەمێکی زۆری ئەداتێ بەس بەجددی ینی وەسیەتی جایز یاخود ئەو وەسیەتی کابێ بە واجب لەسەر ئینسانەکە لەسەرەوەی کە لە دوای کەسەکە بەجێ ئەمێنێ چ کاتێکە یاخود با بڵین هەموو وەسیەتێک ئیجباری تایە ینی واجبە بێ لەسەر ئینسانەکە خۆی بچینە بۆ ئەسڵی پرۆسەی وەسیە پرۆسەی وەسیە لە فقی ئیسلام شەریعەی ئیسلامیەکە بە عام سەرنجی بین زانان دوو ڕێی سەرەکیان هەیە ڕێیەکیان پیان وە وەسی و مەسەلەی وەسیە شتێکی اختیاریە لە ئەسڵی خۆیدا وەکو خۆی سەریکردن شتێکی اختیاریە ئەم کەسە کە خۆی ئازادە وەسیەتەکە یان نایکە بەڵام واقعەکەیە پاڵی پێوەنێ ئەبێتە سنت ئەبێتە واجب ئەبێتە مباح ئەبێتە مەکروه حرامی جاری وایە ئەمە ئەو واقعەیە کە کەسەی تیاشی با ڕوونتر مەسە بڵام کەسێکە خودی خۆی ئازادە وەسیەتەکە نایکە بەڵام ئەگەر کەسێک زانی لە دوای خۆی کە ئەمرێ ئەم خێزانەی خۆی لەم ماڵەیە ناڵندانیشێ لەم ماڵەیە ناڵندانیشێ هیچ نەبێت تاو کاتی عادەکەی تێپەڕەیە تاو کاتی شوێنی بۆ پێ کەسیشی نییە بۆی بچێ لێرەیە لە ڕووی شەرعی واجبە ئەم پیاوە وەسیەت کا بڵێ تاکو ساڵە کەس لەم خاڵەندەری نەکا ئەمە نەسی قورئانە والذین توفون منکم ويذرون أزواجا کەسێک ئەمرێ لە دوای خۆی خێزان بەجێ هەڵێ ئەفەرمێ وەسیەتی بۆکە غێرە ئیخراج تا ساڵە نابێت لە ماڵدەریکەن ئەمان بۆ خێزانەکە خۆ چووکە ئەم ژنە ئەزانێ بێ کەسە باوک نییە دایک نییە ماڵی نییە شوێنی نییە وەرەسەکانیشی چاوەڕان تێبڕیەوە خێرا دەریەکەن نەوەڵات تا ساڵێ با بخۆی لەم خانووە بمێنێتەوە ئەمە یەکێکی لەو شتانێتی کە ئیسلامی پیرۆز ڕەچاوێکە لە قورئانی پیرۆزە ئەوانەی کە بێبەشن لە میرات بەشیان نییە و ئەزانێ کوڕەزای هەیە ئەمانە هەتیون وليخشى الذين لو تركوا من خلفهم ذرية ضعافا خافوا عليهم با ئەوانەی کە ئەزانن لە دوای خۆیان کۆمەڵێن نەوەی لاواز بەجێڵن ترسیان هەیە لە فەوتانیان ئەمانە بێ وەسیەتیان بۆ بکە ئەمەیە کە پێڵن وەسیەی واجبە هەستەکە قانون ئیشی پێەکە ئەمەیە لە فقی ئیسلامیشە ئەوە لە قورئانی پیرۆزدا جێبێتەوە کە ئەمن داڵا بێ باوکانە زوڕیەتە زەعیفانە نابێ بێبەشکرێن ئەبێ بەشێکیان بۆ دابنێ لە وەسیەت بۆیان دیاریەکە یەکێتر لەوانە باسی ئەو کەسانەیە کە لای کەسەکە پەرۆدە بوون خۆی پەرۆدەی کردوون مناڵی بێ باوکن باوکو دایکیان نەبوو هەتی و لای خۆی پەرۆدەی کردوون ئەمانە ئەگەر خۆی مردن ئیتر بێتەرەتان ئەمێننەوانێ بێشوێن ئەمێننەوە ئەم کەسە باش وایە ئەمە بەلایەن دێک و پێڵان مستەحەبە لای زانایان کە فەرمی واجبە لێدا واجبە وەسیەت کا بۆ ئەم منداڵانەی کە من پەرۆدەم کردوون بێ باوکو بێ دایکن کەسیان نییە لە سەیەکی ماڵەکەم ئەم خانوویان بۆ بکڕن لە سەیەکی ماڵەکەم فڵان پرۆژیان بۆ بکرێ بەشێکیان هەبێ بۆی کابانە بێتەرەتان نەمێننەوە ئەمان بەڵام کەوابوو واقعەکە بەسەر ئەو کەسای واجب بکات وەسیەت بکات یانەیکە بەڵام کەسێکی الحەمدوللا ماڵ و سامانێکی زۆری هەیە هەموو کوڕەکانی جێگە و شتی خۆیانگە کوڕەزاکانیشی هەموو شتێنی خۆیان هەیە هیچ کێشەیەکی نییە ئالەم کاتێک وەسیەتی ئەم کەسە مباحە مستحبە گەر بیکات جوانە چونکە هیچ ئەزانێت دەوروبەرەکەی خۆی هەمووی تێر کردووە لە حیاتی خۆیان کەس نەماوەتەوە لەوانەیە کە پێیز و بیکەدا بەرامبەری بۆ باوکو دایک و باپیر و هەموو شتێکی دڵەمەند پایدار بۆ خوا دەسەڵاتی داوەت هەموو شتێکی ئەنجام داوە وەسیەتی ئەم کەسە بۆ پرۆژە خەیریەکان ئەبێتە سونەت جا بۆ پرۆژەی خێر بۆ خەڵک ناکە بۆ پرۆژەی خەیریەکە بەڵام کۆمەڵی وەسیەتەن قەدەغەن لە ئیسلامە حرامن ئەو وەسیەتێک کە هەموو ماڵەکەی داگیرکە هیچ بۆ وارثەکان نەمێنێتەوە وەسیەتی حرامە وەسیەت کەی بۆ مەشروعێکی حرام پارەکە لە شوێنێکی خراپە سەر بکەن قەدەغەیە لە ئیسلامە
وەسیەت کەیت لە ژیانتا مەسەن بۆ کەسانێک کە میرات وەرنەگرن نابێ میراتەکەم بە مەفلان مەفلان ئەوە قەدەغەیە وەسیەت بکەی مەسەن لە ژیانتا بۆ خەڵکانێ مەسەن کە لە دەوروبەری خۆتان لە ناو خێزانەکەی خۆتانە لە بەر ڕقێکی لێتی شەڕێک کاتی خۆی لەگەڵا بووە وەڵام نابێ فڵانیان میرات بەرە چوون کاتی خۆی بەرامبەرم ئەوەی کردووە ئەمە جێبەجێ ناکرێ یا ئەو وەسیەتانەی کە بنە ئەرگ لەسەر خەڵک جگە جێبەجێکرێ وەکو گواستنەوەی قەبرەکەی بنەوە بۆ شارێکی تر ئەم جۆرە وەسیەتە ئەچین ناتوانین بڵین واجبە جێبەجێکردنی ئەڵێن ئەو وەسیە لەسەر سابی ئەو خەڵکی ئەو کەسەی کە لە دەور ئەگەر خزمەکانی وتیان ئێمە تەحملی نەڕەحەتێکان ئەکەین وەکو سوز و وەفایەک ئەیبین ئەڵێن با واجب نیە سەرتان جێبەجێکەن ئازادن خۆتان ئەتوانن ئایا سەر لە قەبرستانێکی نزیک کێرابی نێژن بەس خۆستان تەحملی ئەو عەزیەتە ئەکەن ئەوە ئازادن تیا بەڵام شەریعەت تەکلیفتان لێ ناکە وەکو دین ئیجبارتان ناکرێ چونکە ئەم وەسیەتی ئەم پیاوە بێتە ئەرگ لە باتیەوەی خێر بێ بۆ خەڵک بۆتە مایە ئەرگ بۆ بەرام دەوروبەرەکەی ئێمە وتوانێت وەسەد ڕەهەندی معنەوی هەیە بەرسەنی وەفایی هەیە ڕەنگ ڕەهەندی قورسکاری و گرانکاری و سەختگاری بێ بۆی ئەمانە لە ئیسلامە جێبەجێ ناکرێ بۆ واجب نییە جێبەجێکردنی اختیارە دێتە دەستی دەورەسەکان خۆیان کردیان بیکەن نەیشان کرد ساڵی لە نزیکترین گۆڕستان کوێ لەوێ بیرەنجن و وەسەدەکەی جێبەجێ ناکەین یا جۆرێتتر لە وەسەدەکانی تر کە لە کۆمەلگا زۆر جار هەیە خەڵکی وەسەدەکە وەسەدێکی عەشایرانی خۆمانە هەیە ئەڵێ ئەم ماڵی کە مەسەرەن من هەمە یا ئەم شوێنەی کە من هەمە تاکو دایکتان مابێ مەیفرۆشن دابەشی مەکەن ئەمە لایەنێکی ئینسانی تایە لایەنێکی وەفاداریشی تایە لایەنێکی زوڵمیشی تایە لایەنە وەفاداریەکەی بۆ خێزانەکەیەتی و ڕێزێکە بۆ ژنەکەی بۆ دایکی مناڵەکانی لەولاوە کۆمەڵە کوڕ و کچی هەیە فەقیر و هەژارن پێویستیان بە پارەی پارە هەیە میراتەکەی باوکیشانەوەتا میراتە باوکی وەفاتی کوێستا ئەم ماڵە میراتە دابەشی نەکەین ئەمرێتە زوڵم لەوان چی بکەین باشە لێرەدا شەریعەی ئیسلامی دێت وەرەسەکان کۆکاتەوە لەگەڵ هەمیان قساکە ئەگەر هەمویان ئیتفاقیان کرد لەسەوەی ڕازی بوون تا دایکیان ماوە ئەو خانوو هەر بمێنە نەیفرۆشن داڵێن بەڕەزامنی یەک هەمووتان بێک و ڕازی بن ئەیهێڵینەوە وتیان وەڵا مامۆستا ئەیکیانوتی بەخوا من فەقیر و هەژارم پێویستیم پێێتی خانووکە ئەفرۆشین وەسەدەکەی جێبەجێ ناکەین وانی ئە بەشی ئەوانەی کە ئەدەین کە هەمویان فەقیر و هەژارن داوایەکەن بەشی ئەم دایکەشیان دانین لە ماڵەکە بۆی دەنەوە بە خانوویەکی تر یا بە خانووی کرێکەکەی بۆ دەن پشتێکی بە شێوازێکی یاوە بۆ چووکە ئەمە لایانی زوڵمیشی تیا و لایانی بەفاشی تایە ئەبێ کەوابوو بە تەوافقی نێوانی وەرسەکان چارەسەریکەین نابێت ئەم وەسەدە بێتە هۆی کێشە بۆ مناڵەکانی زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی شارەزای لە فکری ئیسلامی سوپاس دەکەین کە ئامادەبووی لە بەرنامەی ڕوانگای وەڵامی پرسیارەکانت داینەوە بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقی ئەمجاری ڕوانگەش تاکو ڕوانگەیەکی دیکە و بەرنمەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم بخواتان لەگەڵ